بەرپرسێکی حکوومەتی هەرێم چارەنووسی سێ موچەی کۆتایی ئەم ساڵە ئاشکرا دەکات. نهێنیەکی کەوتنی حەلەب ئاشکرا دەبێت و سیناریۆی مووسڵ دووبارە بوویەوە. بەرپرسێکی باڵای ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیان لە هەوڵدان بۆ ئەوەی ئەو بەشەی لە موچەی مانگیدا نەنێردراوە ئەویش بنێردرێت و دەست بە دابەشکردنی موچە بکرێت. دەژڵێت کار لەسەر ئەوە دەکەین هەر سێ موچەی 10 و 11 و 12 تا کۆتایی ئەم ساڵ بدرێت. دکتۆر عەبدولحەکیم خەسرەو سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە ئەنجومەنی وەزیرانی کوردستان بە میدیای پارتی ڕاگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ حکوومەتی فیدراڵی لە پەیوەندیدان بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران بە تایبەت بۆ سێ موچەی ئەم ساڵ. ناوبراو ئاماژەی بەوەشدا کار لەسەر ئەوە دەکەن هەر سێ موچەی مانگی 10 و 11 و 12 فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا کۆتایی ئەم ساڵ بدرێت. بەپێی نوێترین زانیاری سەرەتای هێرشەکەی ئامانجی بەرەی تەحریری شام گرتنی هەموو حەلەب نەبوو. سەرچاوێکی سەربازی لە سووریا لەم بارەیەوە ڕایگەیان ڕۆژی هێرشەکە هێزەکانی تەحریر شام پلانیان ئەوە بووە ناوچەکانی دەوروبەری حەلەب کۆنتڕۆڵ بکەن و بە نیازی ناو حەلەب نەبوون. بەڵام هەرکە هێرشەکە دەستی پێکرد سوپای سووریا خۆیان نەگرت و ناوچەکەیان چۆڵ کرد. بۆیە هێزە هێرشبەرەکان بەردەوام بوون و هێرشیان برد و هەموو حەلەبیان کۆنتڕۆڵ کرد. ئەوەش هەمان سیناریۆی کەوتنی مووسڵ لە عێراق کە بەهۆی شکستی هێزە عێراقیەکان لە ماوەیەکی کەم هەموو پارێزگای نینەوا کەوت دووبارە بوویەوە.